بەناوی خۆم سیروان بابان هاوڕێکانم کاک مەم بورهان قانع و کاک دیاری ئەنوەر ئەمڕۆ بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانمان کرد لەبەر ئەوەی کە ئێمە چاوەڕوانی ئەوە بووین کە لەم زروفە نالەبارەیە ئەبوو پەرلەمان لەسەر نەبوونی موچەی هەژاران و فەرمانبەران کۆبایەتەوە باسی قەیرانەکانمان بکردایە باسی ئەو هەموو گەندەڵێمان بکردایە چۆنێتی چارەسەری ئەم کێشانەمان بکردایە باسی بەغا و کوردستانمان بکردایە پەیوەندەکانیان بەڵام بەداخەوە بە بڕیارێکی سیاسی لە شوێنێکی یاسایی بڕیاری هەڵەدرا ئەمڕۆ پەرلەمان کۆبووە بۆ لێسەندنەوەی پارێزبەندی وەکو هەمووتانەی زانن لە خرانە ناو لیستێکەوە کە پێمان وایە تێکڕای مەسەلەکە مەسەلەیەکی سیاسیە هیچ مەسەلەیەکی یاسایی نییە زۆر بە کورتی بەڕوونی ئێمە بەشداری هیچ یاریەکی سیاسی لە وڵاتەیە نابین لەبەرەوە بڕیاری بایکۆتکردنمان نا و هیچ شێوازێک لەم یاریکردنە ئێمە نابینە ئەندامێک و کاراکتەرێک تایە و بەڕوونیش پێتانەڵێین بەداخەوە لەمڕۆوە پەرلەمانی کوردستان بە عقارێکی ترا ئەڕوا بەلەمڕۆوە ئایا جەدوایەک ماوە من لێرەوە بیرەکەم بۆ خۆم وەک پەرلەمانتار وەک سیروان بابان ئایا لەگەڵ ئەو هێزانەی کە فراکسیۆنی معارەزەی حەقیقین ئیتر بیرێ نەکەینەوە لەبەرەوەی بەجێ بێڵین بۆیان و بۆ خۆیان بە ئارەزی خۆیان تەراتێنی تیا بکەن ئێستا وای لێ هاتووەکو تیپێکی دووگۆڵی واین ئێمە ژیاریەکەین بەڵام بۆمان نییە گۆڵ بکەین هەمومان تەنها یەک لایەنە بڕیاری راوە زۆر بەداخەوە ئێمە نەچوونێتە ژووری پەرلەمانە و بایکۆتمان کردو